ساڵێکە بێ کێشە و ئاریشە مسلمان و ئێزیدیین کەمپا مەمەلیان بڕێ کرد. بەلێ گوتنەکەش لایە مسلمانێکی ڤە بۆ ئەگەرێ ئێشانە باوەڕدارین ئێزیدین. هەر هەندە نەما بوو لڤێ کەمپێ ئێدی نەبێژنە ئێکۆ دووبرا. بەلێ وەکو ئێزیدی و مسلمان دبێژن الدماهی هەمیە گوهداریە ئاقلدار و ڕێهسپیا کرد. هەندێک جحێل یەژێد مەبوون کاکە ژێدوان بوون مشکلەش باوان چێ بوو و حەمدەلە تو مشکلە چێ نەبوون مازال کوشتن چێ نەبوو هەمدەلە حەل بوو خودی علاقەتێن مە باشن ڕۆژێ چون دە جارە دەوانە چمە و سلاوێل متکن ئەو بێنە بام سلاوێتکنم چنە ماڵی دیەک هەمدەلە باشە. سەر بۆ ڕاوێ کێشێ ئێدیکلێ لاچارەیە هەر کێشەکە دیتر نیشاواندا. ئەوە ساڵێک ئەمە و جمعاتە ئێزیدیات ناوێکدا ئەمە کوبرایەتێکن و چ مشکلە ناوبەندامانینە و فەرقامەوانینە و ئەمە وەختی خوڵمیشتر جارد گەلێکدا من ڕەبیع ئەم هەت گەلێکدا بن ئەمە ئێزیدی یە کوبرایەتێکن مە چوت گەلنیا وان چوت گەلمەنینە ئەوە دەستێک بی حیزبێک بهاتە ناومەڕە ئەو مەساکلا بوو مە وان چێکرد ئەمە ئەو بەرداینەیەک و ئەوە بسەرێمانە. خەلکی کەمپا مامەلیان دبێژن دوان ڕۆژاندا سنوورێ پێکڤەژیان و هەڤنیاسینێ بەرفرەهتر بووە ئێدی دوستینی و کریڤاتی هاتە جیهی. چێتر ناوێ ئەشبەرێ چێترە ئەشبەرێ چێترە تشەکە نێڤامە هەرکیانینە و ئەموو هەرکی بەرین هەم کریڤێ دەیەک بوون بەرین هەم دۆستێ دەیەک بوون تاریخنە وەختێ بابێمە باپیرێمە جدێمە ئەساسێمە هەتانها ئەموو هەرکی دۆستێ دەیەکەن هەڤالێ دەیەکەن کریڤێ دەیەکەن ئەمە وەک ماڵەکەینە. کوردên şebek beşek ji akinciyên vê kempê pêk diînin û dibêjin em li wê bawereyne cudahî û renga û rengiya me divêtin hûkarê viyan û pêkkirin û gihandinê bîtin. ئێمە برایان شەبەک و کورد و ئیزیدی ئێکن ئێمە مەلمی مەلمێلا ئیفتەری مەیمانی سەردان مەکەرمێ مناسەبە بۆ و جەشم بۆ مردم بۆ تەعزیە و تشت خڕ ئێمە برایان ئێکنە و ئەو کەمپەی. Di vê kempêda 2308 xêzan ku ji 12600 kesan pêk dên akincî ne û berdewam di berfirehbûnê da ye. Pêkvejiyan û rêzgirtin li Êkûdû dirîşmê pêkhatin Kurdistanê ye bo jiyana bihevrat vî welatî da. Her rîdaneka çê bibît eger ji xeletiya hindek hesa bît yan jî destê hindek al pişt bît çend bît û çawa bît di mahiyê dê her hêvênê pêkvejiyanê meriqît. Yusuf Ehmed Rodaw, Kempa Mamilyan.